ئێمە ئەگەر دقت بین بەڕاستی ئەجر و پاداشتی قورئان نەبڕاوەیە بە دەرەجەیەک لە دنیا ئەو لە بەچوی خۆمان ئەیبینین. خوای گەورە ژیانێکی بەختەورەت بۆ فەرامەهێنێ، ماڵ و مناڵێکی ساڵحت پێ ئەبەخشێت و هەروەها بی ئەو ژینگەیەکی جوانت پێ بۆ فەرامێنێ خوای گەورە، و هەروەها ڕێز و قودرەتێک و توانایەکت پێ ئەبەخشێ، احترام و ڕێزێک لە نێوان کەرامەتێکی جیاوازت لە ناو خەڵکا پێ ئەبەخشێت. ئەمە طبعاً هەر لە ڕووی دنیایەوە ئەوی کە بە چاو بینراوە و بیستراوە و بەرەکەتەکەوێتە ژیان و عیلم و معریفە و تەمەنچەوە، و هەروەها دڵت ئاوەدان ئەبێت بە نووری قورئان، و هەروەها خوای گەورە سەبر و ئارامیت پێ ئەبەخشێ کە گەورەترین ئەجرەکە خوای گەورە بە هەر ئینسانێکی ببەخشێت. ئەمە طبعاً ئەوەی کە لە دنیا هەیە. لە قیامەتیشدا خۆمان ئاگادارین لە عەذابی قەبر خوای گەورە ڕزگارت ئەکات. لە هەمووی مهمتر بەپێی پلەبەندی ئاەتەکان لە سوورەتی ناسەوە بگرە تاوەکوت سوورەتی فاتحە کە خوای گەورە ئەفەرمێت بەرز ببەرەوە و بڕۆ تا کوێ ڕۆشتی ئەوەنە پلۆپایەت بەرز ئەبێتەوە. لە هەمووی مهمتر خوای گەورە قورئان ئەکاتە شەفاعەتکارت بۆت. لەوە مهمتریش هەیە کە خوای گەورە خۆی پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام ئاماژەی پێ ئەکات، ئەفەرمێت کە قورئان ئەو کەسەی کە ئەهلی قورئانە، یعنی ئەتوانە شەفاعەتکا بۆ ئەهل و خزمەکەی. بەڕاستی ئەو زۆر زۆر مهم و گرنگە